سبب تصاعد الغبار هو سببه الكتل الهوائية والفارق الحراري بين الكتل الهوائية. هۆی خۆڵبەرین بریتیا لە پەستانە هەواییەکان و جیاوازی پلەکانی گەرما لە نێوان ئەو پەستانە هەواییانەدا. پێشماوەیەکیش کەوتینە بەر کاریگەری پاڵەپەستوویەکی هەوای سارد. بەڵام دواتر پاڵەپەستوویەکی هەوای گەرم هەڵی کرد و ئەو جیاوازیش کە لە پلەکانی گەرمای ئەو پاڵەپەستۆ هەوایانەدا هەیە دەبێتە هۆی خۆڵبارین. ئەوە جگە لە خێرایی با و کەمی بارانبارین و دیاردەی بە بیابان بوون کە هەمویان پێکەوە کاریگەریان هەیە. بەتایبەت لە ناوچەکانی خۆراوە پێشبینیش دەکەین لەم هاوینەدا خۆڵبارین ڕووبدات، ئەوەش لە بەرەوە هۆکارانەی کە باسمان کرد. کەسانی بە ساڵاتچوش کە کێشەی هەناسە و ڕەبۆیان هەیە کاریان لێ دەکات، بەڵام لە هەمان کاتیشدا دەبێتە هۆی دابەزینی پلەکانی گەرما و ڕاگەگرتن لە گواستنەوەی ڤایرۆسەکان. ئەمڕۆلای شەو خۆڵبارینەکە کەم دەکات، بەڵام ئەو هۆکارانەی کە ئاماژەمان پێدان دەبنە هۆی دووبارەبوونەوەی خۆڵبارین.